سەرەتای بەهارە، تازە دنیا سەوز بووە. کولیکە بەهاریەکان پێکەوە ژیانێکی نوێ دەست پێ دەکەنەوە. ئێرە دەڤەری بارزانە. تاوەکو کۆکردنەوەی جووەکان لە ئیسرائیل، بەشێکی زۆری جووەکان لێرە لەگەڵ موسڵمان و مەسیحیەکان هاوشێوەی ئەم کولیکانە پێکەوە دەژیان. ئەمە خۆنیا یە شێخ محەممەد یە بۆ مەلە مستەفۆی. خانووی ماڵە شێخەکانی بارزان لە نێوان هەردوو پەرزگەی مەسیحی و جووەکاندا بوو، بەڵام لەلایەن ڕژێمی بەعەس خاپوور کراون. شێخ ئەحمەد بۆ مەڤەگەڕا وەختە خو سەد ماڵێ جووە سەدێ بسڵمانە سەدێ فەلا دەڤە گوندەی دۆیژیە بە 300 ماڵ. هەکە دژمنێک هات بۆمە ئەو جوو فەلاش دۆ دەسەونە تڤەنگی دۆ چن گە بۆرزانیە شەڕەکە. ئەم چوونیە ئیرانێ 45 ئەو هەمت گەمە هاتن. هەمت گەمە هاتنە ئیرانێ و چەکدار بووین. چەند کیژێ جووە ئەستزانم شو بسڵمانە کرد و یەت بسڵمان بووی. یەت فەلاش هەوەتەوە. یەت فەلاش هەندێکت هاتە بسڵمان بووی. نوکەش بێ هەلێک و سەدامێ مرۆڤێت مە گرتێ چەند فەلاش دەگە گرتن. ئەوی جەمەدانی سوور سەرە بێن و هە بارزانی حساب کرن. دوای دروستکردنی دەوڵەتی ئیسرائیل و کۆکردنەوەی جووەکانی هەموو دنیا لەو دەوڵەتە، جووەکانی کوردستانیش لێرە ڕۆیشتن. 42 ماڵی جووە لێرە بوو. ئەم مەزنەوە جووە موشێتە گوتێ موشێ. گو موشێ گەلێکی عاقڵ بێ هەمە خەڵکێکی پرسیارێت خۆ پێت کردن چشتی زۆرە درستە گوتە خەڵکێ. زۆرە شارەزا و عاقڵ بێ موشێ. ئەمرێ من 5 ساڵ بیرۆ من هاتێ ماڵەکە جووە هاتە بە. ئەها ماڵەوە هەلێرە بێ نزیکێمە بوو. ناوێەوە ئیسحاق بوو، کوڕێکێوە شەبەتای بوو، کوڕێکێوە یوسێ بوو، دیژاوش ساریا بوو، ژناوش حەسنا بوو. پاشی 45 ئەم چۆی بۆ ئیرانێ ئەو ماڵی چوو ئاکرێ چوو نافوات جووە و نەهات ئێرە جارەکە دی. مەلا مستەفا لە ڕوسیا بوو، شێخ ئەحمەد لە حەبسێ بوو، ملەتمە پەرە بێ نەفێت دەشتێ جێمەیە چول بوو. مەلا مستەفا لەم خانووە لەدایک بووە کە بچووکترین کوڕی خانەوادەکەی بووە. پەرزگەی مەسیحیەکان تەنیا 20 مەتر لە ماڵی مەلا مستەفا دوور بوو. کاتێک مەسیحیەکان لە پەرزگە دەهاتنە دەرەوە، بەشێکیان دەچوونە ماڵی مەلا مستەفا. ئەوە خانیە مەلا مستەفای بوو، ئەوە کەنیسا مەسیحیۆیە ئەوە هەن. تەکیا لێرە گێرە خارن چێت کرد بزوری عالم تۆ لێرە خارن تەخۆر جوو فەلاش لێرە خارن تەخۆر. فەرق نەبوو. ئەوی دۆهێن لێرە تەکیۆی خارنێ خۆ نانە خۆن. مەسەلا دینە هیچ خلافێکی نەبوو بارزادا. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی تایمز ئۆف ئیسرائیل کە لە ساڵی 2013 بڵاوکراوەتەوە، زیاتر لە 200,000 جووی کورد لە ئیسرائیل هەن و نیوەیان لە ئۆرشەلیم دەژین. هەروەها زیاتر لە 30 گوندی کشتوکاڵی کوردی لە وڵاتەدا هەن. ئێستا بە پیادە بەرەو پەرزگەی جووەکان دەچین کە کەمتر لە 1 خوڵک لە پەرزگەی مەسیحیەکان دوورە. مزگەوتیش کەوتۆتە نێوان هەردووکیان. ئەوە کنیشتە و جێ زیکرێ یەهودیۆ لێرە زیکرتە کرد لەو کنیشتای ئەوەیت هۆتە کنیشتێ زیکری کرێ ئەوێت هۆتە مزیارتێ بسڵمانە زیکری کرێ پێیڤە ئیشتە کرد جوڵتە کرد درونەت کرد شوڵتە کرد پێیڤە چوونە ڕێکی چوونە جێ دوور وەکو برایە. پاشی ئەوم چۆنیە 45 چۆنیە ئیرانێ مهاجر بین ئەویش چوف ناوجووە بۆ ئاکرێ پاشی هەنگی جوو چوو نەهات نەف ئێرازە چۆن بوو لای ئیسرائیلە چۆن. ڕێگەی نێوان پەرزگەی جووەکان و مزگەوتی موسڵمانان کەمتر لە 5 مەترە. بەهۆی نەمانی جووەکان لە بارزان پەرزگەکەیان نۆژەن نەکراوەتەوە، بەڵام تاوەکو ئێستا شوێنەوارەکەی ماوە کە تەقێنراوەتەوە. بارزان محەممەد ڕووداو، دەڤەری بارزان.